نەورۆز هێمای سەرکەوتن و هەڵسانەوەیە بۆ کورد. پێت وایە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی لە شکستەکانی کەرکووک و عەفرین بەسەربەرزی هەڵسێتەوە؟ بەداخەوە میلەتی ئێمە هەمیشە تووشی شکستی گەورە بێتەوە، ئەویش هۆکارەکەی یەکڕیزی لێ لەناو میلەتەکەمانە. من ئومێدەوارم کە ئەمانە بێ بە دەرسێکی گەورە بۆ هەمومان بتوانین هەموو هاوکار و هەموو پشتیەکتری بین تا بتوانین مافی خۆمان بەدەست بێنین. ئومێدەوارم کۆتایی خەم و ناخۆشی بێ لە هەموو بەشەکانی کوردستان و ئەمە بێ بە خاڵێکی وەرچەرخانن بۆ هەمومان کە بتوانین پشتگیری و هاوکار یەکتری بین، یەکدەنگ بین تا بتوانین مافەکانی خۆمان بەدەست بێنین. ئێمەی کورد لە کوردستان بە بۆنەی نەورۆز پێم خۆشە هەموو کوردستان یەکدی بگرین، هەموو حیزبەکان بۆ ئەوەی کورد سەرکەوێ نەکوەکو ئەفرین و کەرکووک و ئەو مەنتیقانە لەدەست بچی. ئەجە داواکەم لە گەلی کوردستان بە کچکە تا گەورە هەموو یەکدی بگرین بۆ ئەوەی کوردستان سەرکەوی. دەبێ ئێمە وەکو کورد هەمومان یەکدەنگ بین، یەکڕێز بین بۆ ئەوەی هەمومان ببین بە یەک.